لە ساڵی 1950ەوە بازاڕی کۆنی سەرچنار بەڕووی دوکانداران و هاوڵاتیانی شاری سلێمانیدا کراوەتەوە یادگاریەکی زۆری لای دانیشتوانی شارەکە و بەتایبەت سەرچناریەکان دروست کردووە. ئێرە تاکە بازاڕی گەڕەکی سەرچناری شاری سلێمانی بووە لە ناوەڕاست سەدەی ڕابردوودا و دوای تێپەڕبوونی حەودەیە هێشتا بازاڕەکە جمەی دێت لە کڕیار. وەڵای ئام سەرچنار شوێنێکی سیاحیە، شوێنێکی گەشت و گوزارە. سەرچنار ئەوەی یەک جار بێتە سەرچنار تێکەڵ ئەو هەواکەی ببێت بەڕاستی شەیدایە بێت. وەکو خۆمان ئێمە هەر باو باپیرانمان هەر لەم بازاڕەیە بوون. ئەوەی بە بیرەوەری من بێ خۆم لە ساڵی 1970ەوە خۆم ئەم دوکانۆم کاسابەتەک ئیش و کارەکەی منە. ئیتر پێشتریش باوکم هەر لێرە بووە. باپیرم لە 1970کانە دوکان و بازاڕی هەبووە هەر لەم بازاڕەیە و شەیدای ئەم بازاڕە بووین و هەر ماڵیشمان نزیک بووە لە سەرچنارەوە. دەچینە لای کۆنترین دوکانداری بازاڕەکە کە تا ئێستا تەمەن بە چۆکیدا نەهێنا و لە کارکردن لە بازاڕەکە بەردەوام. ئەویش ئازاد جەلالی سەرتاشە کە 54 ساڵە پەنجەکانی لەگەڵ پیشە و بازاڕە کۆنەکەی شار نەرم کردووە. ئەم بازاڕە لە ساڵی 57ەوە تەواو کراوە لەگەڵ خانوەکانی معمەلی چیمەتەوەی سەرچنارە. ئەوسا خانوەکان کەم بوو، سەرچناریش کەم بوو، ئەم بازاڕەیە بە بازاری تری نەبوو. من خۆم لەم دوکانەیە لەم بازاڕە لە ساڵی 67ەوە لەم بازاڕەیە لە حوتی دەی 69 من خەریکی سەرتاشریم لەم دوکانێت تا ئێستاکە کامڕۆ بازم 28 2023ە تقریبا دەوری 54 دانە ساڵە من بەس دەلاکم لەم دوکانەیە. دەچینە لای دوکاندارێکی دیکەی بازاڕەکە کە بە دڵێکی پڕەوە باس لە یادگاریەکانی باوکی لەم بازاڕە دەکات و دەڵێت ئەو کات باوکم بە تەندروستیەکی باشەوە لە بازاڕەکە بوو، بەڵام ئێستا بەهۆی نەخۆشیەوە لەسەر جێگا کەوتووە بە تێڕامانی لە هەر شوێنێکی بازاڕ و دوکانەکە یادگاریەکی باوکی دێتەوە یاد. ئێستا ئێمە کە خۆمان قەسابین باوکم بەڵێم لە 1963 لێرە دوکانی هەبووە. 63 هەتاکم خۆم من مال 75 63 تر لە ساڵی 1990 تر من 4 ساڵ پێنج ساڵ بوو لەگەڵ باوکم بوو. تەمەنم 6 ساڵ بوو. ئەم بۆ بەیانێک خۆیان بردم بۆ بازاڕ. زۆر نیگەرانی کردوم ئێستا. چی وەقایەکی باوکت؟ هەموو کاتێ باوکم وەک هاوڕێک خۆشەویست لەگەڵ مای ئێستاش هەموو کاتێ زۆر بەلام و خۆشەویست. زۆر خۆشەویستم دایمە لە لامە هەموو کات لەقەڵ سات بەڵێ ماوە بەزە سێجێ کەوتووە. سەرڕای دڵگیری و دیزاینە تایبەتەکەی بەڵام بەهۆی گرنگی پێنەدانی بازاڕەکەی سەرچنان کە 66 ساڵە دروست کراوە نەبووە لەجێی سەرنجێ و گەشتیارانەی ڕوو لە سلێمانی دەکەن لە کاتێکدا دەسمانرا لە یەک کاتدا وەکو بازاڕێک بۆ کڕین و فرۆشتن و شوێنێکی کەلەپوری دێرینیش تەماشا بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.